سەرەزاد و شتەکەشی ماوەتەوە جەژنی ڕەمەزان نایخوا بەددا نایخوا ئەی تا چەند لا بەلاڕۆ کەو دەبێ پاڵی پێوەنەیەکەوێ 50,000 بێت جاڵەسێ جەژنی ڕەمەزان بە گوناح نەبێ ڕێکلامی خواردنە جەژنی خواردنە کارمان زەعیفە ئەمساڵ پێ جەژنەیە وەکو ساڵانی تر نییە خەڵک معاشی وەرنەگرتووە لا بەلاڕۆ کەو دەبێ پاڵی پێوەنەیەکەوێ 50,000 بێت جاڵەسێ باشە ئەو بابەتان دەفرۆشت سەرەزاتە سەرەزات بابەتێکی پێویستە بۆ جەژن و ئەوانە خەڵک دەیکڕێ لە بەیانیەوە تا ئێستا یان چەند کەست بەڕێ کردووە وەڵا هەر 12 کەسە هەر 12 کەس بەراورد بە جەژنی ڕەمەزان زۆری فەرقان جەژنی ڕەمەزان بە گوناح نەبێ ڕێکلامی خواردنە جەژنی خواردنە خەڵک زیاتر ڕەمەزان تامەزۆری خواردنەکە بەس جەژنی قوربان وان نییە هەیە سەرەزاد و شتەکەشی ماوەتەوە جەژنی ڕەمەزان نایخوا بەددا نایخوا ئەی تا چەند نەهاتنی موچە کاریگەری هەبوو لەسەر بازاڕیەوە چۆن کاریگەری بێگومان کاریگەری زۆرە خەڵک موچە وەرگێ سەرفێکە مەزبورە بۆ جەژنە سەرفی وەریشی نەگری لەوانەیە هەربی کڕێ بەڵام وەکو پێویست نییە ینی کەمەکڕێ